هەرچەندە دوو مانگە وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی مانگانەی هەناردەکردن و فرۆشتی نەوت بڵاو ناکاتەوە، بەڵام بە پێی چەند بەڵگەنامەیە کە دەست NRT کەوتون، حکوومەتی هەرێم لە دوو مانگی ڕابردوودا ملیارێک و 550 میلیۆن دۆلاری لە فرۆشتنی نەوتدا دەست کەوتووە. بە پێی بەڵگەنامەیە کە لە کۆمپانیای نەوتی باکوورەوە دەست NRT کەوتووە، مانگی ڕابردوو حکوومەتی هەرێم تێکرا 19 ملیۆن و 396 هەزار بەرمیل نەوتی هەناردە کردووە کە ڕۆژانە دەکاتە 625 هەزار بەرمیل، بەڵام لەو بڕە 17 ملیۆن بەرمیلی بۆ ماوەتەوە. بە پێی ڕێکەوتنی نوێی حکوومەتی هەرێم و عێراق دەبوایە هەرێم لەو بڕەنەوتە 4 ملیۆن بەرمیلی لا ڕێی کۆمپانیای سۆمەوە هەناردە بکردایە، بەڵام تەنیا ملیۆنێک و 744 هەزار بەرمیلی ڕادەستی کۆمپانیاکە کردووە. بە پێی بەڵگەنامەکە لە ڕۆژی 1 کانونی دووەمی ئەم ساڵدا ئاستی هەناردەکردنی نەوت گەیشتووەتە 832 هەزار بەرمیل نەوت. لە چەند ڕۆژێکی دیکەشدا زیاتر لە 700 هەزار بەرمیل نەوت هەناردەکراوە. لە مانگی ڕابردوودا لە بازارەکانی جیهاندا بە تێکڕایی بەرمیلێک نەوت بە 55 دۆلار مامەڵی پێوە کراوە. هەرێمیش نەوتەکەی بە 10 دۆلار بۆ 12 دۆلار کەمتر لە نرخی بازارەکانی جیهان دەفرۆشێ. بەو پێیەش ئەگەر هەرێم هەر بەرمیلێک نەوتی بە 43 دۆلار فرۆشت بێت، داهاتی مانگی ڕابردووی دەکاتە 760 میلیۆن دۆلار. هاوکات بە پێی بەڵگەنامەیەکی دیکە کە دەست NRT کەوتووە، حکوومەتی هەرێم لە مانگی 12 ساڵی ڕابردوودا 17 ملیۆن و 730 هەزار بەرمیل نەوتی هەناردە کردووە و داهاتەکەی 789 ملیۆن و 484 هەزار دۆلار بووە. بەو پێیەش داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم تەنیا لە ڕێی بۆریەوە لە دوو مانگی ڕابردوودا دەکاتە ملیارێک و 550 میلیۆن دۆلار، بەڵام حکوومەت تا ئێستا موچەی ئەو دوو مانگەی فەرمانبەرانی دابەش نەکردووە کە بە هەردوو مانگەکە بە پێی سیستمی پاشەکەوتکردنی موچە تەنیا 760 میلیۆن دۆلاری پێویستە. ئەو بەڵگەنامانە لە کاتێکدان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم دوو مانگە راپۆرتی هەناردەکردنی نەوت و داهاتەکەی بڵاو ناکاتەوە بە پێچەوانەی مانگەکانی ڕابردووەوە کە راپۆرتی خۆی لەسەر بڕی هەناردە و داهات بڵاو دەکردەوە. بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان و مێدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕاخنە لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەرەوەی داهاتی نەوشەفاف نییە و داهاتەکانی بەرەمەنەوتیەکان و فرۆشتنی نەوت لە ڕێگەی تانکەر و چۆنیەتی وەرگرتنی شیرین گرە بەسە نەوتەکان ڕوون و ئاشکرا نییە. هەروەها داتاکانی وەزارەتی سامانە سروشتەکانی لەسەر فرۆشتنی نەوت بە بۆری لەلایەن لایەنی سێهەمەوە یان لیژنێکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە وردبینی بۆ ناکرێت و تەنیا وەزارەتی سامانە سروشتەکان ئاگاداریەتی. بەرهەم ساڵح NRT